ئەم وێنانەی کە ئەیان بینن ئەوە ئەو وێنانان کە دیمەنی ناخەژێنی ئازاربەخشی پڕلەژانی گەنجانی کورد، ژنانی کورد، مناڵی کووردە لەسەر سنوورەکانی بیلاڕوسیا و پۆڵەندا. بەداخەوە ڤیدیۆی هاوار و ئازاری مناڵان هەموو کەسی ڕاستڵەکاند. چیرۆکی کۆچی بەلێشاوی گەنجانی کورد، هاوڵاتیانی کورد، نەک هەر گەنجان، ئافرەتی بە ساڵاچووی تەمەن 70 ساڵ ئەم وێنەی ئێستا بەدەست منەوەیە، ئافرەتێکی ژنێکی خەڵکی ئاکرەیە تەمەنی 70 ساڵە لەسەر سنووری بیلاڕوسیا و پۆڵەندا. چیرۆکی ئەمانە هەموو بووە جێگەی قسە و باسی یەکێتی ئەوروپا، وڵاتانی بیلاڕوسیا، لاتیڤیا، ئەڵمانیا، ئاژانسەکانی دنیا، بەڵام تەنها بەرپرسانی دەسەڵات لە هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەم وێنە و ڤیدیۆ ناخەژێنە بریندارکەرە ئازاربەخشانەی گەنجانی کورد، مناڵی کورد تا ئێستا بێدەنگیان هەڵبژاردووە. بەداخەوە حکوومەتێک لە هەرێمی کوردستانە کە بووەتە هۆیەوەی گەنجەکان لە داخیا سەری خۆیان هەڵگرن، کە بەهۆی نەعەدالەتیەوە، بەهۆی نادادگەریەوە، بەهۆی گەندەڵیەوە، بەهۆی ستەمەوە، بەهۆی کەمکردنەوەی ئازادیەکانەوە بۆتە هۆیەوەی گەنجی کورد هیچ اختیارێکی تری لە بەردەسان نەمێنێ، هیچ بژاردەیەکی لە بەردەسان نەمێنێ، تەنها سەر هەڵگرتنی خۆی نەبێ. ئەمە کۆچ نییە، ئەمە سەری خۆ هەڵگرتنە، ئەمە نایە بەڕووی دەسەڵاتە، نایە بەڕووی حکوومەتێکە کە نایەوێت چاکسازی ڕاستەقینە بکە، نایەوێت داهات بگەڕێتەوە خەزیێنەی گشتی، نایە بەڕووی دەسەڵاتێکە کە لە ڕێگەی کۆمپانیاکانیانەوە حیزبەکانیان دەوڵەمەند دەکەن، نایە بەڕووی پێشێلکاری یاساکانە، نەخێرە بەڕووی ستەمە، نەخێرە بەڕووی ئەوەی کە زۆرینەیەکی خەڵک هەژار بن کەمینەیەک تێر بن، نەخێرە بەڕووی سیستەمێکە کە نایەوێت موچە و داهات و قوتی خەڵکی ئەم کوردستانە بۆ خەڵکی ئەم کوردستانە بێ بە شێوەیەکی عادیلانە. حکوومەتێک کەمترین ئەرکەکانی خۆی جێبەجێ ناکە، پاش 10 ساڵ زیاتر لە 10 ساڵ دەرهێنانی نەوت تا ئێستا دەسەڵات ڕێگە نادا دیوانی چاودێری دارایی وردبینی لە دۆسیەی نەوت تا بکە، تا ئێستا دۆسیەی نەوت، دۆسیەی نهێنیە، دۆسیەی احتیکارە، دۆسیەی شاردنەوەیە، تا ئێستا ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵ بە دوواداچوونمان کردووە. کەمتر لە نیوەی داهاتی نەوت دەگەڕێتەوە خەزیێنەی گشتی. ئەگەر تەنها داهاتی نەوت بگەڕێتەوە خەزیێنەی گشتی بە شێوەیەکی عادیلانە دابەش بێتەوە بەسەر خەڵکی کوردستانە، ئەم مەرگە ساتانە نابینین. داهاتی گومرگ لە کوردستانە ڕێژەیەکی زەبەلاحە. وەک فراکسیۆنی کۆمەڵ بە دوواداچوونمان کردووە، زیاترە لە 300 ملیارد دیناری مانگانە، بەڵام تەنها 130 ملیارد دیناریە گەڕێتەوە لە ڕێگەی کۆمپانیاکانەوە. دوو حیزبی سیاسی دەسەڵاتدار کە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بەرپرسیاری ڕاستە و خۆی ئەم نەهامەتیان وەکو زەرو خوێنی ئەم میلەتە ئەمژن لە خاڵە سنووریەکانەوە، تا ئێستا لە دۆخێکی تاریکە بە ئیحتیکاری خزمەتگوزاریەکان ئەدەنەوە بە 13 کۆمپانیا و ئەو کۆمپانیانە داهاتی ئەم وڵاتە بۆ خۆیانە بن، گەنجەکانیشە بێ بێکار بمێنەوە، باج ڕۆژ بە ڕۆژ لەسەر هاوڵاتیان زیادە بێ. حکوومەت لەگەڵ زیادبوونی داهاتەکانی لە سەرەتای ساڵی 2021ەوە بەردەوام خۆی لاواستر پیشانەدا لە دابینکردنی خزمەتگوزاریەکان، ئاو کارەبا، بەنزین، سوتەمەنی و بە شێوەیەکی گشتی هەلیکار. هیچ پشتیوانیەک بۆ گەنجان نییە، هەلیکار نییە، پشتگیریان نییە کاتێ ئەچنە پرۆسەی هاوسەرگیریەوە، کاتێ هاوسەردارن ئەیانەوێ یەکەیەکی نیشتەجێبوونیان هەیە، زەمانی تەندروستیان نییە. لەم وڵاتە بە جۆرێکی دارە ئەدرێ مناڵی بەرپرسەکان هەر لە مناڵیەوە ئەبنە خاوەنی زانکۆی تایبەت، دەخۆشخانەی تایبەت، کۆمپانیای تایبەت، ڕێکخراوی تایبەت، بەڵام مناڵی هەژارەکان هیچ شتێکیان بۆ نامێنێتەوە تەنها سەر هەڵگرتنی خۆیان نەبێ. ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵ بە توندی ڕوبەڕووی ئەم جۆرە لە بڕێوەبردنە ئەبینەوە، داوا لە دەسەڵاتدارانەکەین لەوە زیاتر بێباک نەبن، لەوە زیاتر بێباک نەبن لە هاوار و ئازاری گەنجان و مناڵی کورد، ژنانی کورد، ئینسانی کورد، لەوە زیاتر ڕێگە نەدەن بێڕێزی بە ئینسانی کورد بکرێت لە خاڵە سنووریەکان. پۆلیس و سەربازی وڵاتان بەرشەقی با لە وڵاتێکا کە خێر و داهاتی هەیە، خێر و خۆشی هەیە، ئەگەر دەستێکی ئەمین بێ، ئەگەر حکوومەت بێ خزمەتی ئەم وڵاتە بکە. ئێمە لێرەوە داوا لە سەرۆکایەتی هەرێمەکەین، داوا لە سەرۆکی حکوومەتەکەین، چیتر لەوە زیاتر بێباک نەبن بەرامبەر بە گەنجانی کورد، ئینسانی کورد. ئەم کۆچە بەلێشاوە بە ئەرکی سەرشانی خۆیان هەستن، تەدەخولکەن ڕاستە و خۆ بە شێوەیەکی مرۆییانە، ئینسانیانە، ڕۆحی ئەم گەنجانە ڕزگارکەن، ڕۆحی ئەم مناڵانە ڕزگارکەن، ڕۆحی ئەم پیرەژنانە ڕزگارکەن،
و لە ناو خۆشە چیتر لەوە زیاتر ڕێگە نەدەن گەندەڵی و دوو حیزبی سیاسی لە ڕێگەی کۆمپانیەکانەوە خێر و خۆشی بۆ خۆیان برن خەڵکی کوردستان بە هەژاری بمێنێتەوە کارێک بکەن لەوە زیاتر بەڵێنی چاکسازیەکانیان نەبێتە بڵقی سەر ئاو دوو دانە ساڵە خەڵک بە هیوای بەڵێنە چاکسازیەکانیان گۆڕانکاری ڕیشەیی چاوەڕوانە بەڵام بەداخەوە بەردەوام بەڵێنەکانیان ناڕاستە بن درۆ بن لە خزمەت خەڵکی کوردستانە ئێمە داوای وێڕای داوای ئەو دوو دەستەی ئەو دوو سەرۆکایەتیە داوا لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانەکەین وەکو دەستگایەکی باڵا و داوا لە هەموو هاوڕێکانمانەکەن لە پەرلەمانی کوردستان کە یاداشتێکمان ئامادە کردووە پێشکەشی بە دەستەی سەرۆکایەتیەکەین بۆی پەرلەمان بە ڕۆڵی مێژووی خۆی هەستێ وەکو نوێنەری خەڵکی کوردستان کۆ ببێتەوە بە ئامادەبوونی بەرپرسانی حکوومەت لەسەر ئەم کۆچە بەلێشاوە ئەم معاناتە ئەم ئێشوژانە هەڵوێستی هەبێ و قسەی هەبێ بە دوو ڕێگە ڕێگەی یەکەم تەدەخولی خێرا بۆ ڕزگارکردنی ژیانی ئەم خەڵکە ڕێگەی دووەم کارکردن بۆ کۆتایی هێنان بەو هۆکارانەی کە بوونەتە هۆی ئەوەی کە ئینسان وڵاتی خۆی بەجێ بێڵێ نیشتیمانی دایکی خۆی بەجێ بێڵێ تەنانەت نەوەکو هەژارەکان ئەوانەشیان کە ئیمکانیاتیان هەیە خانووی خۆیان سیارەی خۆیان شوێنی کاری خۆیان بەجێ بێڵن بۆ ئەوەی تەنها لە وڵاتێکا وەکو پەناهەندە قبول بکرێن ئێمە داواکەین دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە ئەرکەکانی سەرشانی هەستێ ئەمڕۆ یاداشتمان پێشکەش کردووە هیوادارین هەموو پەرلەمانتارێکی بە ویژدان پشتگیریمان کە بۆی کۆتایی بەم ئازار و ناڕەحەتیانە بێنین ئەم چیرۆکانەی کە ویژدانی هەموو ئینسانێکی بە ویژدانە جوڵێنێ بەداخەوە تا ئێستا دەسەڵاتدارانی هەرێم چ دەسەڵاتی حکومی چ سەرۆکایەتی هەرێم چ دەسەڵاتی سیاسی بە یەک هەڵوێستیش لەسەر ئەم کۆڕەوە لەسەر ئەم هەڵهاتنە لەسەر ئەم تراژیدیانە هاتوونەتە دەنگ زۆر سپاس دەستخۆش بێگومان تەنها دۆخی دارایی نییە وای کردووە گەنج هاوڵاتی ئەم وڵاتە سەری خۆی هەڵگرێ من ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵ دوێنێ لە دادگای دووی تاوانەکانی هەولێر بووین یەکێک لەو هۆکارانەی ئینسان بە دوایە ئەگەڕێ ئازادیە مرۆڤ کەرامەتی هەیە ناکرێ لەسەر ناڕەزایی لەسەر خۆپیشاندان لەسەر ڕەخنەگرتن لە حکوومەت خەڵک بگری و دادگایی بکەی ئەبێ دەسەڵات لە خۆی بپرسێ ئەم گەنجانە لە پێناوی چییە یەک بە یەک ڕاپێکی دادگاکانەکا و یەک لە دوای یەک سزایانەدا دوێنێ لە دادگای دووی هەولێر ئامادە بووین ئەوەی لە دادگایی بینیمان گەورەترین ستەم بوو لەو گەنجانە کرا پێشتر 12 گەنجی چالاکەوان ڕۆژنامەنووس مامۆسا ئینسانی جوانی سنووری پارێزگای دۆک سزادران تەنها لەبەر ئازادی دوێنێش 4 گەنجی تر بە هەمان شێوە سزادران بە 3 ساڵ و 6 مانگ بە 2 ساڵ و 6 مانگ بە ساڵێک و 2 مانگ تەنها لەبەر ئازادی گەنجی جوانی ئەم وڵاتە خوێندەوار شەهادەدار هەرگیز لە هیچ تاوانێکەوە تێوە نەگلاوە هیچ پێشینەیەکی تاوانکاری نییە لە هیچ دادگایەکە سزا نەدراوە مامۆسای زانکۆ ڕۆژنامەنووس چالاکەوان مامۆسای ئامادەیی ئینسانی پاکی ئەم وڵاتە تەنها تاوانیان ئەوەیە کە ویستویانە ڕەخنە لە حکومەت بگرن دژی گەندەڵی حکومەت بوون دژی ستەمکاری بوون گروپیان هەبووە یا ڕێکخراویان هەبووە بە یەکەوە گفتوگۆیان کردووە ڕێکخراوی مەدەنی لەگەڵ قونسوڵخانەکان قسەیان کردووە بۆی هاوکاری مادی وەرگرن چالاکی مەدەنی پێشکەشکان لە خزمەتی گەنجان و ژنانی ئەم وڵاتە ئەوەی بینیمان لە دادگاستەمێکی گەورە بوو هیچ هەواڵدەرێک هیچ شایەتێکی ڕاستەقینە نەبوو هیچ بەڵگەیەک نەبوو ئەم گەنجانەتەوە گلابن لە کاری تیرۆریستی لە تەقینەوە لە گێرە شێوێنی هیچ چەکێکیان پێ نەگیراوە باشە خەڵک چۆن سەری خۆی هەڵناگرێ لە شارەکەی خۆیان لە پارێزگای دوهۆک دەرفەتی ئەوەی پێ نەدرێ پڕ بە گەروی هاوار بکە کارەبای نایەتێ ئاوی نایەتێ کاری نایەتێ موچەی نایەتێ غازی نایەتێ تەندروستی نایەتێ خوێندنگەی باشی نایەتێ هێشتا ڕێگەش نادێ ڕەخنە بگرێ ڕێگە نادەی دژی گەندەڵیەکانتان قسە بکە بێگومان گەنجێک کە ڕێگەی ئەوەی نادەی کە قسەش کاتەنانەت ئەو ساهۆکارەکانی کۆچکردن و سەری خۆڵگرتن زیاترە بن بەڵێ بەدڵنیایەوە یەکێک لە هۆکارە ڕاستەقینەکان بەرتەسکردنەوەی ئازادیە ئەو ئازادیە هەمومان قوربانیمان بۆدا.